بله تماشاوان نجادن باش رو مالک تایبت ام دیگه لوینه ایرو روژا جیهانیا کوبانه بو که فروجات دستی شانکرین جاری ریخستین کردان حزبین کردان هر وها جاری گلکی ج نویسکار ج سیاست ودان ج کساتی نافدارین جهانی کو پرانیوان هل گرین خلاط آشتی یا نو بلبون دنهادا کوبانه لسر آستی جهان ناوکنین غریبه دمجی هر کسی که دا کو پیچک جی روشا جهان بشوپینه دزانا کوبانه کیه کوبانه چه دیگه بر خدانا کوبانه کنیزی پنجی روزه بردامه اف بر خدانا لسر چه اراده کل سر ملین چی کسان دروز بویه ولهم بر چه ریک خراوه که ولهم بر چه هزه که تندروا کدن هذا دخوازه کردان تصفیه بکه آخا کردان مالین کردان بتواوتی ایران بکه پنجی روز بر خدانا کوبانه بگمان کاروانان نف دولتین گلک بهز بدیف خدانی نل سر آستی سیاسی بگیرل سر آستی جماوری سر آستی جواکی سر آستی مجیه خلکی جهان بتایبتی ولاتین بهز میدیاین عالمی و حتی داویه لپرانیا ناوندین جهان لپرانیا دنه هذا بگمان معتمرین صحافیین کار بدستین بلندین دنیای اکیش پرسن صحافیان هر جیه که به بحث کوبانه تکرن کوبانه دمجی هر کسی که دا دنهادا و که جیه که برخودان جیه که خوراگریه و جیه که کدگمنه لوکو کوبانه لتاریخ مروفات که دا تشتکی و صدروز به ایروجی لپرانیا باجارو کن هرما کردستان و باکور کردستان پارچندین کردستان خوابیشاندان جبو روژا جیهانیا کوبانه هاتا لدار خستن گلو آستیوان خوابیشاندانان اف خوابیشاندان هیا چند دکارن باندوریه دروز کن کوبانه هیا چند بوتا خالق ورچرخنر دیروکا کردان دا کوبانه چه ازمونک بو کوبانه چه نیشا رایا گشتیا جهانی دال سر کردان سر اراده کردان سر برخودانا کردان سر پرسین نتویه کردان و سر حق کردان ده همان دم دا کوبانه چه نشان حتی چند تجربه که بو کردان و بو سیاست وان بو عقلمند و بو آلین سیاسین کردان بتوایی که فعلا او خوراگیریا چند صد گری لایک چند صد شروانک دناوا کوبانه دادکن لهم بر هزاران چکدارن تونتراوین داش پیوست آلین کردان چاوه تقیم بکن و چاوه که و بر خدا استثمار کنج بو کو پیتر گرنتیا مافه کردان بیت کرن اجندای کردان رو شرط ناوین بیت دیفاکتو کو بگم دنه هادا کرد خودی هزه که هيا كو بيشمرجي دو كيفت نافا كوباني برحال بو بيتر قلت باش كان لسر فيكي و جالك برسندنجينج نهال استوديو نوجين يوسف نو نراي كتياستار لروشاوي كردستاني الاستوديو ميفاني مي هر وها هي واسليم اندام سركدات يا حزب زحمت كيشن كردستاني الاستوديو مال هوليري ام خيراتنا ما بينن خودكين ولی نوجين خان كريم جتا دست بيدكين إلو روجا جيهانيا کوبانه بو پشتوانی بو کوبانه لپرانیا ولاتن اروپا تایبتی لپرانیا پارچین کردستان خو نشان دانن بگیرسی هاتن انجام دان معنا ان قرامان روجا جهانیا کوبانه گلوین چاد نرخینا تبي ده شخص هذا آرين ميركان دا چالاكي فداي كريا وحمو شهيدي كردستاني وبرخوداني كوباني انا هاتي كرن ام حمو شهيدي خو بيرتينن تبي وقت ام بين كوباني تاريخك نو جارك ديتير ام خانو دكن اجبر قبراسي كوباني اثبات كركي ام لكردستاني وبتيبت لروجافاي كردستان بإراداكي بهيز بقوة ام درخن هولي هل بتايرو روجيكي بريغرينجا روجي يكي مجدارين لحمو جيهاني والشار برشي كردستاني مشوا بيشكريج بو كوباني بون يعني او مشوا بيشكري بو كوباني اصلا داني شادان كي تاريخي كرد هي بر خوددي خانودكي خانوجندكي اراداش خور çedeki mesela aslı ve irade خود temsildik aslında مشي إيرو دركتن لجيهاني واللي كردستاني هر çarparçı كردستاني بحزاران إنسان لولاتي أوروبية أزبار مسي دولتي زياتر إيرو بشكري كوباني دادي شاندان والبا چار parçe كردستان ج متروپولا و ج چار parçe كردستان تيبت السليماني وهولير ودهو كورانيا يعني جي herkes de هي كرد إيرو إرادك دا درخست بيش يعني الشخص كوباني دا أنت كارنو صابيشين كوباني هيزك قوتك ميجوي كردي جارك ديتر اب هزار سالان ام دابون پرچه کرن ایرو دی روژی یکی مجداری دا به آشیتی که گلانی
بهفدورا ام بكاربن جارك دي تروي تاريخي نو بكن اتابي افرحت نينا افرحت نهض كرن دنجي كوباني ببرخوداني شخصي فدائي وكهفال آرين ميركانو روجدا آخينو وقال لك هفالي ديتر ايه بكي ويا بيجي برخوداني تشلو نهروجن سباد ببرخوداني بينجي روجا بهيزكي برموزن بإراداكي برموزن أقدر خصنه لي إتابي مرد كاري وصا كوباني بني سر زمان يعني كوباني ناسنماكي كرد دانشاندن ام نبد تلين ناسنماكي روش آوایی دانشاندن اجبرگو براستی کوبانی دبر خدانی خوا دکوبانی دا او هیز و قوت و عظمت گلان لچار پرچه کردستانی اصل نتویتی دا پیشتر اوجی هیچ کی همو گلی مل با کرجی الباشورجی كواتان دبيجين ام دكارين بيجين قالوا كوباني بويا خالا ورشار خينر دیروکانها یا تفجرا گلی کرد لهر چهار پارچین کردستانه کوبانه کاریه گوهرتنین جزیری لسراسه نبدولتی لهم بردوزا کردان دروز بکه تبي اف نقطة كي زاتن كوباني جلقة هندن هفدو مسيرو ام دبينين لكوباني وجه انها بحث كر درباس بني بشمرغان دو الكوباني هاتشي كرن بانغوازي گشتيج بكارم بشكري كوباني الباكوري كردستان درباس بون وازبارم صدان جينجي باشور و روجلاتی کردستانی او خواسته که تبلی بودیج بو برخودانی کوبانی وری کرد او دانشاندان یعنی aslında مردکاری او سابیجی کی اب تشتی بحزار سالان ام حسرت بون ام کرد باش بکاربن میجوی خوجاری دیتر نو بکن کوبانی او میجوی برنوکن یعنی کوبانی سینور نهشتن نابرگل yani İrem tamaşa dikin eğer İru او قص profesyonel او قص insani باي بلنت او قص دولت بلكي قال لك كسا كوباني نديتنا نافي كوباني نبيستبون بلكي قال لك كسان خيال تجي نديتبون يعني عجب كردستانك لروش افا ابخذ الجغرافيا خذها جيكي لروش افا هي يجي او كوباني تشيا جبويجي كي هشت اف بيجو جاري ديتنو بكي براستي اف برخدان اراده قل يروج هفته سالي حتى زاروکی ناف کوبانی بله می پیتر سروی که باقین هیوا سلیم اندامی سرکردت حزب زحمت کشانی کردستان لسودی کام لهولیر لگل معنا کاکی و امکاتو باش یک کلا گنج روجا منوسکانی کل بکنالک عربی علی کوبان عین العرب نیه کوبان عین الکرده چاوی کرده و کوبان علی خالی بهزی اراده برخودانی کرده امروز که روزی جهانی کوبانه بو لسر آسی گشتی بگومان پشگیری بو کوبانه انجام داره لسر آسی کردستانش خوب پیشاندن ها و بتایبتی باشوری کردستان تو آستی بجداری جماور ل بتایبتی لباشوری کردستان لخوب پیشاندن کان چون هلا سنگینی آیا لآستی پیویز دابو؟ والله سپاس که کار بخیرات نیمیوانه برزکه دکم من پیم ویا اگر ایمش وکو کرد بمانه و بلین کوبانه تاوی کرده بڕوا دەکەم لەسەر ئاستی هەموو جیهان ئازادی خوازانی جیهان ئەوانەی بە پیر پرسی کوردەوەن ئەوانەی ئێستا پەرۆشی خۆڕاگری و بەرخۆدانی کۆبانێن لەوانەیە لێمان قبول نەکەن تەنها کۆبانێ بە چاوی کوردەوە ببینین بگرێ ئێستا کۆبانێ بۆتە چاوی سەردەم جیهان کۆبانێ بۆتە چاوی سەردەم ئازادی خوازان لە هەر شوێکی جیهاندا بە دلیلی ئەوەی دەبینین ئەوەندەی ئێستا ڕۆژنامە نووسان ئەوەندەی خەڵکی دیموکرات خواز ئەوەندەی دەبینین خەڵکی پەرۆشی مافی نەتەوەکانی ترن لەو چالاکیانەی کە لەسەر ئاستی ئەوروپا و ئەمریکا ئەنجام دەدرێن زێدەتر خەڵکی وان بەشداری ئەو چالاکیانە دەکەن سەبارەت بە پرسیارەکەشت پەیوەست بە بەشداری خەڵکی کوردستان من پێم وایە دەتوانین دابەشی بکەین خەڵکی کوردستان لە پارچەکانی باکوور و تەنانەت لە ڕۆژهەڵاتیش چالاکیان بۆ پشتیوانی و بەشداری لەو ڕۆژە چالاکیەکی باش و بەرچاو بووە بەداخەوە ئێمە لە باشووری کوردستان و لە هەرێمی کوردستان تا ئێستاش نەماتوانین لەو پرسە نەتەوەی و نیشتیمانیانە لەوەی کە بتوانین هاوسۆزی لە پرسێکی وەکو پرسی کۆبانێ دەربڕین لە ئاست ئەو پرسە گەورەیە نەبووین بە دلیلی ئەوەی دەبینین پرسەکان ئەوەندەی دەکرێنە پرسی حزبی قەتیز دەکرێن بەڵێ کاکیوە بێگومان ناکرێن بە بۆڵێکی نەتەوەی و نیشتیمانی لە زۆر پرسی نەتەوەیدا بەتایبەتی لەوەیە لە کورد باکووری کوردستان پرسێک
مشکلەیەکە بێ لەسەر پرسەنەتەوەیەکان لە هەر پارچەیەکی تر ئاسی بەشداریکردنی هاوڵاتیان لە باشووری کوردستان لە خۆپیشاندانەکان وەکو پێویست نییە لە شارێکەوە بۆ شارێکی ترە گۆڕێ بە پێی ڕێژە بوو نمونە شارێکی ملیونێک و شتێک هزار ئینسانی تیاژی لە خۆپیشاندانەک چەند سەد کەسێک بەشدارەکە ئایا ئەمە بۆەوەی گەڕێتەوە کە ئەمە دەستێوەردانی حەزبی زیاتر لێزەقە و بەرزکردنەوەی ئاڵای حەزبی وەکو ئاڵێن شەڕەپەڕوویە ئەم فعلەن بەشداری نەکردنی خەڵک بووی و ئیرادەی نەتەوەیە گەڕێتەوە تو چۆن لێکە دەیتەوە من پێم وایە هەردووچی کاریگەری هەیە لەسەر کەمی ڕێژەی بەشداری خەڵکی کوردستان لەو پرسانەدا بەشێکیان کوشتنی ئەو ڕۆحیەتە نەتەوەیە بەداخەوە لەلایەن هێز و لایەنە سیاسەکانی کوردستان وای کردووە کە خەڵک بە پیر بانگەوازی پرسە نەتەوەیەکانەوە نیە لەلایەکی تریش ئەو ململانەیە حزبیە ئەو شەڕەپەڕۆیە ئەو ململانەیە کە بەداخەوە ئێمە زۆربەی زۆری لایەنە سیاسەکان پێمان وابوو بە ئەزمون وەرگرتن لە دەرەنجامەکانی شەڕی ناوخۆکە یەکێک لە هۆکارەکانی ئەو ململانەیە حزبی ئەو شەڕەپەڕۆیە بوو خەڵکی کوردستان زارشتیر ناگەڕێتەوە بۆ ئەو ململانەیە بەڵام بەداخەوە دەبینین لە پرسێکی وەکو ئەمڕۆ کە ڕۆژێکی جیهانی ناوندراوە ڕۆژی جیهانی هاپشتیە بۆ کۆپانێ دەبوایە هەمومان نەتەوەیانە و نیشتیمانیانە بین بەشداری بکەین لەو پرسە نەتەوەیانە بەداخەوە دەبینین خۆمان بوو پرسەکانیش بچوک دەکەینەوە بۆ ئەگەر تو دەیخینەوە نێو ململانەی حزبات ئەگەر تو سەیری تۆڕە کۆمەڵاتیەکان بکەی بچیتە ناو خەڵک سەردانی بازار بکەی هەر شوێنێک سەردانی بکەی هەموو خەڵک متعاتفە لەگەڵ ئەو ڕۆژەیە ئێستا لە کوبانێدا هەیە هەموو خەڵێکی بێگومان پۆست بەڵاوا کاتەوە سەرنجی خۆی بەڵاوا کاتەوە بەڵام لە ئاسی بەشداریکردن خەڵێکێک و پێویست نییە پێت وایە خەڵک هەرێک لە لای خۆی تعبیر لە مەسەلەیەکە ئەنی لەوەی کە ئەوە نابێ پوڵێن بکرێت کە خەڵێکی ڕێژەکەیان چەند بەشدار کار من پێم وایە ئەوە بەشێکی خۆت زیینەوەی خەڵکە لە واجبە نەتەوەیەکان واجبە نیشتیمانیەکان پێویست دەکا خەڵکی کوردستان بە ڕۆحیەتێکی نەتەوەی و نیشتیمانی بەپیر ئەو بانگاوازانەوە بێ بەشداری لەو پرسە نەتەوەیانە بکە بەداخەوە نەکراوە من بۆ خۆم لە تۆڕی کۆمەڵاتی شتێکم نووسی وتم با ئەم جارە ئەم شەمێ ئێمە وەکو پارچەکانی تری کوردستان بی بەداخەوە من نمونەی باکوور نایەنەوە ڕۆژهەڵاتی کوردستان کە لەو دۆخە هەموارە ئەمنیەت توندەدان بەڵام دەبینین لە شارێکی وەکو سنا دەیان هزار خەڵک دێتە سەر شەقام و هاوپشتی بۆ کۆبانێ و ژیری بۆ کۆپانێ دەردەبڕێ بەڵام لە شارێکی وەکو هەولێر ئەمە لە ماوەی ئەو چەند ڕۆژە ئەم دە ڕۆژە دووەم جارە ڕێپێوان دەکرێت دووەم جارە گرتبوونەوە بۆ دەکرێت بەداخەوە بەشداری خەڵک تێپەڕ ناکە لە هەزاران خەڵک کە ئەمە بۆ هەموو لایەکمان جێگای تێبینیە جێگای گلەیە جێگای تێڕامانە بەداخەوە دەبێت خەڵکی کوردستان گەورەتر بێ لەوەی کە لە هەندێک پرسی بەرتەسک تێبڕوانە پێی وابێ ئەوە ئەرک و وەزیفەی ئەو بەڵێ نوژین خان کێکێکەوە دەبێژە ئاستی بەشداریکردنا خەلکێ لە باشووری کوردستانی دخۆنیشاندان و میتینگاندا وەکێ پێویستی نەبوو نمونە هەولێرێ ملیونە و چەند سەد هزار کەسن سلێمانی نەفسی تژ چەند سەد کەسێکیان بێژین چەند هزار کەسێک بەشداری خۆنیشان دکەن بەر و ڤاژە ڕۆژهەڵاتە کوردستانی کە ڕەوشێکی ئەمنیات تونت لەسەروان هەیە حتا پارێزگایەکەوەی کەسنێ بە 100,000 کەس ئامادێ بە 100,000 کەس بەشداری خۆپیشاندان دکەن تبێ چاوت سنگینی گەل Yani tabii anaha taybetmendiği parça mert kare juda begredest. Ez anaha rojlatê Kurdistan bi hesretê meşîne. Ji ber emzan rejîmê İranê ew millet bi hemû awîkî zextikî him siyasî him civakî yani him de ji nefes nedê gelê rojlatê Kurdistanê bi rastî bikaribe hêz û quwetê xwe bide nîşandan. Ama îro em dibînin ev du car li Rojlatê Kurdistanê meşê pir bi azamet çêdibin. Meşên çêdibin kî kes bawer nake. Li paytext Kirmaşan, li Sina, li Merîwan, li Cêdîtir. Bi rastî jî însan dilşad dibe. Îro cîkî wek Rojlatê Kurdistanê carek dîtir em bikaribin şûreşê û hêz û quwetê di Rojlatê Kurdistanê de heye em carê dîtir mehabatê binû bikin û em carek dîtir wê hêz wê quwetê em bidin meşandin. Bilasıl Kobanî hiç rojlat rabê. Gel hazir e ji bo rabû. Gel hazir e herkes bikaribe temsîlê xwe bike. Herkes bikaribe wê hêz û quwetê xwe bidin nîşandan. Tabii ev Rojlatê Kurdistanê rewşekî wê teybet heye li hemû alî. Li başûrê Kurdistan tabii başûr
أنا هول شي وجهي أزبارم أو كر جرك إجمارك جوي زياتر تبلي بون باتا شكرا يعني أمجي السليماني تبلي مشيبون أركي خونا بينن أزن زانم أما نعلماندني مشان جي هي يعني تم أم دبيجي كي حزبيبون أنا كوباني حزبيتي نهشت أف أركيك نتوية يعني إيرو هركس بهاتا ساحي بهاتا ميداني هركس بلافتي خو هركس برنجي خو هركس بشعاري خو هركس بانجوازي خو هركس بو هيزي قوتي خو ووقتي إيرو روشكي جيهاني نتوية براست أجر إيرو أم دبينن لهرسي قارتي دنياي بشكري ددين لباشوري كردستان يجي روجلاتي كردستان يجي لباكوري كردستان جرك هين هيزي ما قوتي ما زياتر بي بيوز ذكر براستي لباشور هيزي مش زياتر با يعني بلا زياتر تبليبا تابي أزبي ناكم أزنابجم فلان حزب فلان حزب فلان حزب أف أركي كي نتوية يعني جرك أرتق قال باشور بزاري أركي ما نتوي جرك دكي حزب دبي كي دبي ملابي أم دين عليكي يعني ندم دمي حزبياتية أم بيجن أف حزب وأف حزب إديتر أم بكاربن تنو مناطق يعني بربرسارات نتويش يا حزب مصر بربرساري نتوي أز بخو تمثيلي خودكم بله أو وقت أز چه حزب دبي ملابي أجر أركي كي من هبي أز بي أركي خو جرك جيبيدم بلكي إيرو أنا ها قال لك بشمرجة درباسي صدو بينجي بشمرجة زبارم درباسي كوبا يبون دوه درباس بون أركي كي نتوي هوا بله نوشين خانم پرسکی دن گله پرسکی استراتژی لسر روشاوی کردستان کو سرنجا همو جهان راکشه کو افد میجوان تواندا قد تشتکی وسنات کدیتن بجداریا جنان دناوار زینیه پگیدا و کو ی پجی بگمان یکینه پاراسنا جنان لروشاوی کردستان تایبتی لکوبانه حتی تگوتن فرمانداریا کو سرپرشکا شار لکوبانه دکه جنکه گلو اف اسی بجداری کردن جنان لروشاوی کردستان چه مال سر چه اساس يعني روجافا دا سيستم كما يوصى هي ام جن وكي كتياستر دسبيكي شورشي ما احتياجي خوديت براستي ام خبري خستم بكن خير ام خبري خستم بكن مثلا قال لك ساقوتن چما جن بشتاري شورشي دبي چما جن سلاح رادكين چما جن جمال خا دورت كفي چما جن جرك ذكر نكي تبلي رفي شورش ياجي سلاح راكي تبي جوهر جندا راكرن سلاح نينا جوهر جندا جبرجو جن يك تيبت منديكي وهي اشت خوزا يعني شرد هندر جندانينا او كيند هندر جندانينا اما روش سر روش جدا دبي يرو روش روجافاي كردستان امتدا يعني روش سوري امتدا پر جدا هي روشي كي وساتيني دسكي هركس بيوستكي خبري خستم بكي يك جوان أساسي رخصنة أساسي رخصنة جنا إجبرجو جن دقالي أمرت كارب كدست براستي آلي كي أم وك جن أم البرنبري سيستم كي بيوصل رشردكن وأنا هاجي أم البرنبري جاهليتي صالان تخوزي وحكم داربي بن نافي إسلامي كي سخته أو إسلامي سخته سر من حكم بك أم أنا شركي وصادكن يعني جبوجي تي خواستنج من وقت جنكي از بكارم تمثيلي خوبكم اجبر قلتم ديروك مي تاريخ مي جنتاجي افتشت خداي نشاندان چاوا گلی جاران تی بسرکرین چاوا روشاوی کردستان سالك دو سالان دا بصدان جنان تبلي رفين يبجي بك وبفي اوي ابجنا پرورده ببینن و برخو بده جويجي شرط ومرجي امتدا شرط كبير زحمت بو ايدي ترجي جند روجافاي كردستان نفس ولا شي في السياسه بو أما نسي صالة مجادلة شركرين برنبري داعش يعني رهندك وي بيشتر هي رنجهي وي سياسي بري هبويا خباطي مي سياسي بري هبويا دبري داجي دروجافاي كردستان دا مثلا أفاكرني بيدي 2003 أفاكرن حتى أنا مكارو خباطي سياسي تدكن إذا ترجي كتيا ستار لروجافاي كردستان 2005 حتى أفاكرن يعني بري شورش سوريا دست بيبك حتى أفاكرن بنجي كي بي سياسي بري هي أما هذه باراستن بيمشي تاچن پیوندیه به فلسفه بیرو رامانن و جلان هي کو لروشاوی کردستان بتایبتی دنهادا گله بحثین دیدی که گوت او گلک پابندی ویکن کو بگم الباکوری کردستان جی یجاستار هي هزا جلان هي تبي يعني أنا هاجبرجو وجن هركس بيوست خو بباريزي أصلي خو بباريزي وقت داعش فتوى در حق جنكي بالنافي تكبيرو الله أكبر حلال كرني من دكي حلال كرني جنسي من دكي نمونه مازن آنها شنگل بر چاوی میه
جنگل آنها بحزاران جن دست داشتانه تیم فروتن کس نزان الکودریه. جبویجی پیوست کر ماشي لروجاوای کورستانه ما هزی خو آواکر مثلا هزی خوی آسایش ما آواکر هزی خوی سیاسی ما آواکر هزی خوی جواکی ما آواکر ما کارو خوات خوصه دمشاندن پیوست کر یه پیجی بو ایرو اگر یه پیجی درکت هوله ایرو یه پیجی aslında دروج جهانی یکمن دا ده شخص هوال آرین میرکان دا ده فرمانداری قومتانك عسكري ده هجر إيرو شالاكي فداي شيء أفرحي جنا كرد إيجارك دي ترنو جاندك خيانتي تستين نابه دجمني خو قبل ماكي إدي ترجي لبرنبري أو دجمني خو بحساس بو شردك جبوي قومتانتي نافيا بيجي يعني نافيا بيكدا أو قومتانتي جنشي تكاري قومتانتي بكي أو جنا دروت نكان تكاري بكي أو جنا قومتانتي بكي بيرو بواري بريز عبد الله أوجلان وك فلسفة وك أفكارني جنس خطي آزادية داندني جنس أو سروي أساسية عم تكارن وي فلسفي جبوخة أساس بقرن إيرو عم دبنين جيل باكوري كردستان سروي أساسي سروي فلسفي استراتيجية سروك عبد الله أوجلان هيزك قوتك أصلك برمازن دينش بله می پت سروی پرسیافین کاکی و اوی لباشوری ل کانتونی کوبانه بالتحديد بینره و بشیکی گشتی ل روشاوی کردستان بجداری کردن بمشی و فراوانی جنه لتی کوشان دا طبعا باز توای کرد که فرمانداری گشتی سرپرشی کردنی شر کوبانه جنه که شروانی کی یپجه لا روشاوی کردستانی که لوای کسرنج جهانی شراب کشه بجداری کردنی جنه بمشی و پێتوانیە لە ئێسادا لە کوردستانە تا چەند گرنگە بەشداری کرد ئەمە بکێتە تەجروبێ بکێتە میناکێک نمونەیەک کە فعلەن ژنیش وەکو پێویست ڕۆڵی خۆی بگێڕێ هەکە لە باشووری کوردستان سەیکەی ڕێژەی ژنان لە بەشداریکردنی کایەکانی بەڕێوەبردننی وڵات و حتا هێزی پێشمەرگە لەوانەیە لە سەدا سفریش نازانم کەمتر زیاتر هەیە یان نا بەڵێ بەداخەوە ئێمە لە باشووری کوردستان هاتوین لە سیستەمی بەڕێوەبەری و لە سیستەمی پەرلەمانی هاتوین بە مەبدە و پرانسیپی کۆتا مامەڵەمان لەگەر پرسی ژن کردیە تا ئێمە بە پرانسیپی کۆتا مامەڵە لەگەر ژن بکەین پێگەی ژن بەو شێوە لاسەنگ دەبێوەکەوەی ئێستا هەیە لە باشووری کوردستان دەبێت ژنی کورد لە باشووری کوردستان و بە پێشنگاتی پارت و لایەنە سیاسیەکان بتوانێن لەژێر کاریگەری تێکۆشانی ژنی کورد لە پارچەکانی تێر بەتایبەتیش لە باکوور و لە ڕۆژاوا جێی خۆیان بگرن بەداخەوە ژنی کورد لە باشووری کوردستان غیاپە لە گۆڕەپانی سیاسی کوردستان ئەوەی تا ئێستا هەیە هەم لە سەردەمی قۆناغی ڕزگاری نیشتیمانی و لە سەردەمی خەباتی شاخ هەمیش ئەوەی ئێستا لە سیستەمی بەڕێوەبری ئەوانی کە بەشدار دەکەن بە قەناعەت و ڕەغبەتی خۆیان بە پەنجەی دەست دەژمێردرێن ئەمن پێم وایە ئەوە پێویست دەکات هەموو هێز و لایەنە سیاسیەکان ئیعادە نەزەر لە شێوازی تەعبیە و ئیشکردنی کاری خۆیان بکەنەوە جێ پێی ژن بکەنەوە لە نێو تێکۆشانی سیاسی خۆیان جێ پێی ژن بکەنەوە لە نێو سیستەمی بەڕێوەبردن و لە سیستەمی پەرلەمانی کوردستان نەک بە شێوەی کۆتا فەرز بکرێ نسبەتێک دابدرێ هەر ئەوەندە تەجاوزی ئەوە دەکرێ من لە هەر لە پرسیارەکەی کە لەو هەواڵەت کرد چەندە ژن لە ڕۆژاوای کوردستان ڕۆڵی هەیە لەو بەرخودان و خۆراگریەی ئێستای لە کۆبانێ دەیبینین بە هەمان شێوەش ژن بۆتە هۆکاری ئەوەی کە هێزێکی تاریک هێزێکی تیرۆریستی وەکو داعش بێوێت چاوی داگیرکاری خۆی بخاتە سەر کۆبانێت چکە خۆمان دەزانین داعش واتە ئیغراکردنی گەنجی بەناو مسلمان بە پرسی ژنان بە پرسی تاران بە پرسی سەبایە بە پرسی کەنیزە و فرۆشتنی ژن بۆیە ئەوان دەبینن هێزێکی گەورەی ژن لە ڕۆژاوای کوردستان لە بەرخوداندان هەکەرێمە سیرکەن زۆربەی شۆڕاشەکان و خۆراگریدان ئەوان دەیانوێت بەڵێ ئەگەر ئێمە سیرکەین زۆربەی شۆڕاشەکان و حەزابەکانی باشووری کوردستان لە دێر زەمانەوە تا ئێستا ڕۆلی ژن ڕۆڵێکی زۆر کەم بووانە هەکەر هەبێ چەند سەرکردەیەکی ژن ئەویش ڕۆڵی ئەوەندە کاریگەر نەبووە ئان وەکو ڕەمزێک چەند پێشمەرگەیەکی ژن هەبووە بەڵام ڕۆلی ژن ڕۆڵێکی ئەکتیف نەبووە ژن تا ئێستا لە باشووری کوردستان نەبووتە سکرتێری حەزب بە دەگمەنیش هەبووە بوو بووتە مەکتەبی سیاسەکە لە مەخیرە هەبوو بێ ئەم ببێتە وەزیرەی تا ئێستا ژن لێرە نەبووە سەرروکی حکوومەت نەبووە سەرروکی ئەنجومەنی پارێزگا نەبووە پارێزگایش لە کاتێکە لە باکووری کوردستان و لە ڕۆژاوای کوردستان ژن هەیە سەرروکی کانتونی جزیرە بوو نمونە ژن هەیە وەکو سەرروکی ئەن هەوسەرروکی مەجلسە هەوسەرروکی پەرلەمانە مەحەلیەکانە تا دوای
يعني ئەو ئیسیفادە نەکردن لە ڕۆلیژن لە باشووری کوردستان ئایا تەسیر نەبووە لەسەر ئەوەی کە شۆڕەش ناتوانێت ئەو نیوەی تر زیاتر ئیسیفادە لێ بکە و زیاتر بەرەو پێشەوە بە؟ کاکە کار من باسم کرد گوتم لە تێکۆشانی ئێمە لە تێکۆشانی سیاسی و پێشمەرگایەتی نیوەی کۆمەلگا غایبە نیوەی کۆمەلگاوە جەنابیشت باست کرد ئەوەی کە بەشداریشە نوخبە و دەستبژێرێکە کە لە پەنجەی دەست تێناپەڕێ من پێم وایە ئەرکو و بەرپرسیارەتی هێز و لایەنە سیاسیەکانە زەمینەی بەشداری ژن بڕەخسێنن بۆ تێکۆشان بۆ بەشداری کردن بەداخەوە تا ئێستا نەکراوە ئەوەی کراوە لە چوارچێەوەی شتێکی شکلی دەربازی نەبووە بەشێکی دەکەوێتە ئەستۆی ژنان لە کوردستان بە تایبەتی لەو بوارەدا زۆر دوورە پەرێزن نایانەوێ بێنە پێش نایانێ بەشداری بکەن نایانەوە ڕۆڵیان هەبێ پێم وایە دەبێ بە هەردوو لامان چێ ئەوەی کا هێز و لایەنە سیاسەکان بتوانین زەمینەیەکی فعلی کردداری بە پراکتیک بۆ ژنی کورد بڕەخسێنی کە بەشێک بێت لەو تێکۆشانی سیاسی خەڵکی کوردستان لە باشووری کوردستان هی دووەمیش ئیستعدادی ئەو ژنەیە بەداخەوە تا ئێستا ژنان ئەو ئیستعدادیان نەبووە ئەوەندەی خۆیان قەتیس کردووە بەکاری ناوماڵ ئەوەندەی قەتیس بوونە بە ئەرک و وەزیفەداری قەتیس نەبوونە بە تێکۆشانی تر ئەمڕۆ لەو گردبوونەوەی ئەمڕۆ لە هەولێر کرا ئەوانەی کە لێمە نزیک دەبوون قبولیان نەبوو پیا و لە پێشەوەی ئەوان ڕاوەستن من دقەتم دابووە ئەو ژنانە هەموو ئەو ژنانە ژنی باشووری کوردستان نەبوون ژنی یان باکوور بوون یان ڕۆژاوای کوردستان بوون لە ڕێ پێوانەکان قبول ناکەن ژنی پیا و لە پێشی ئەوانەوە بڕوە ئەوە نیشانەی ئەوەیە کە فەرهەنگێک لە پشتی ئەوەیە بیرکردنەوەیەکی سەلیم و ساڵح لە پشتی ئەوەیە کە وا دەکات ژن قبولی نەبێ دەرەزە دوو بێ پلە دوو بێ لە پشتی پیا و بێ قەناعەتێک لە پشتی ئەو ژنێک وایە هیچی کەمتر نییە لەگەر پیاوی کورد بەڵێ ئەمەگە بکەینە پرسیارێک بوتە نوژین خوان لە باشووری کوردستان ژن gelek caran bû mesela namîsê gelek caran jin koştin da astekê bilind bi zorî pişûdanekî çê bi zorî sennetkirnakî çê bejdariya jinê di nava kayew di nava arasên cuda cudayên jiyana siyasî jiyana civakî jiyana heta hukmranî hemû arastan de heta meselê eskerî û pêşmerge û polîsan heta dawiyê gelo bû çi dizivrinye ve aya felsefa û felsefa şoreşgeriyê li başûrê Kurdistanê bû tesîra wê wisa bû ku fi'len rol wekû pêwîst nedaya jin heyan ha bimîne ana ew formê civakî ye heyan ha li Kurdistanê heyetê te peyravkirin bandorî heye ser vê yekê Tabii pirsîkî pir girîng e bi rastî çûnkî em aniha çendê em Rojavayê Kurdistanê nav xebatê siyasî û eskerî û asayişî û polîs û civakî da ne ama dîsa jî ez mişkilakî jin mişkilê xwe dibînim yani hîn em nekişne astê wê azadîkî tam em bikar bi rastî hemû sistem de hakim bin eger îro jîna başûr hîn bin navê namosê tê kuştin cinsê min e demek hîn astê me azadiyê ye jî astê me em bikar bin sistem gorankarî sistemekî çê bikin pir zehmet e tabii di başûr da tiştek heye dî derfetê bidin bijin bidin pêş ziyatir nîne ew derfet ne mesele jin naxwaze bike ne mesele jin naxwaze bike û ne mesele jî jin ne bihêze di başûr da ji bo wê nake mesele di başûr da rehetîkî hatiye ava kirin yani ew rehetiye xelas jineke gerek nake marûm çalakî jinan pir li başûrê Kurdistan çêbûye gelekê çatî çêkirin mesela tê ez zanim nizanim parlaman berî vê jin dîsa rûniştin ji bo şinê şengan bikaribin xilas bikin demek kar û xebatek jin heye ama ew kar û xebatê jin di başûr da sistemek nîne yani aqliyetê me di ê jinan di başûr da gerek em di astê partîbûnê nevkirin ana noktaya başûr da rêxirewên jinan hene gelek rêxirewên taybet jinan hene gelek çalakbenê jinan da gerek em bi astê hizbiyetî nevkirin ji bo jî mileb hezaran sazî hebin hezaran sazî medenî hebin eger îro ez ji bo xizmetkirinê jin ez nekim demek ew sazî çixwas hebin jî ew hingav nake fakat vedgerî çi vedgerî mercek rastî jî gerek derfet jinê başûra were vekirin yani gerek derfet were vekirin jinê başûr jinekî pir bihêze jinekî pir bi quwete jinekî dikarî xwe temsîl bike fakat îrade çi ye îrade bikaribe li beremberî vê sistemê bisekî bêje ki ez vê sistemê qebûl nakim belê nûjên xandekerim zivrin ve rolê jinê ji ber ku jin li tevgera Rojava bi taybetî li Kantûna Kobanê bala her dinya li ser xwe keşe mevgiyan pîçê ser vê bavîn lêker em jîn hel ser rewşa Kantûna Kobanê
دنهادا 2000 پێشمەرگە دەربازیوەر بوو 105 پێشمەرگە بێگومان وەکە دەرکەتی دنوچانجیدا وێنە هەبوون ینی هەردووکان شەڕوانان و پێشمەرگە هەفتوهم بێزدیگەر و ئیرادانیان بەهێز بوو و ئیشارەت ڕامانە سەرکەتنێ بڵندکردن گەلو ئەvە دکارە ببیتە باندۆرێکی پێستر کە فعلا بە تەمامی تەوازنە هێزێ لە کۆبانێ بگوهارە يعني سینور هات ڕاکردن مردکارەوە بێژین کوبانی سینۆری ناوا کوردان ڕاکردن تەبی لێ کوبانی و ساڵ کرد سەرهڵدانیش بوو کوبانی ڕابوون سینورە نابەرێ ڕۆژ ئاوا و باکووردا ڕاکردن باشوورجی لە باشووری کوردستان مەشی هاتن کردن ئیرادەی گەلی باشوور دەرکرد پێشێ ئەو سینور ڕاکردن چوندنێ پیشمەرگە ژێر حەتانی کوبانی ڕەحەت نینە ژبەرگو ئیرۆ ئەم دەبینن سیستەمێکی دەگیرکەرێکی خراپتر لە پیشێمەیە بڕاستی ئێرشکی پر دژوار دکەین مەسەن ئەم گەرەک لە بەرەمبەری وێ بڕاستی هێزیکی نەتەوەی ئەم ئاوا بکەن دەرباسکردنی پیشمەرگاش بوو کوبانی پر گرنگ بوو یعنی ئەو هێزیکی نەتەوەی دەچێکردن هێزیکی نەتەوەی دەچێکردن دوێ هێزی نەتەوەی دەگەرەک ئەم چ بکەن ئەم باش بکار بینن ئەم بکاربن ئارتە وەک کورد يعني جورشوندا وەک کورد وەک هەموو لە پارتی سیاسی ئەم گەرەک ئەم بچن کۆنگرێکی نەتەوەی یعنی گەرەک ئارتە کۆنگری نەتەوەیش بمە پر پێویستە ئیش بۆ ئەم بکاربن ئەم دەبێژن ملت ئیرادەی خۆدا نیشاندان ملت هێز و قوڵاتی خۆدای نەئەورتێ لە ڕۆژهەڵاتی کوردستانê li باکووری کوردستانê li başûrê کوردستانê îro Rojavayê Kurdistanê ciyê kelê berxwedanî Kobanî û berçê kantonê dîtir jî di nav da danîşandan lê çi pêwîst e pêwîst em ji vir şûn da em wek çar perçeyê Kurdistan em hêzikî ev em dikarin bêjîne ve mînakeke ve tecrübeyeke ku fi'len her kesek bizan be ke Kurd ji bo êşên xwe ji bo azarên xwe leşê Kurdan hemû yekê ev bî emînakeke fi'len dost û dijmiveyekê bixwîne û hesabê jî bû bike yani îro şeril celewle û Saadiye têkirin qarşî Kurd têkirin îro dagirkirinê şengel hat kirin li qarşî Kurd têkirin îro wextê îro Daeş ev çil û neh roj li Kobanî xwast îradê roj ava bişkînî li qarşî Kurd têkirin Dwarda çi ye? Dwarda gerek vêjî ez ev îrade naşkê. Ev îrade naşkê. Eger îro kalekî hefte salî derdkefê dibêje kî ez bê silahê xwe zarokê xwe hemû tevlî YPG û YPJ bûne ez axê xwe bernadim welatê min namûsê min hemû tiştê min Kobaniyê demek serkeftinê mezin ew e. Îro wextê em dibînin hewlêr dibêjî piştgiriyê ez piştgiriyê Kobanî dikim Kobanî Slêmanî dibêjê Kobanî şeref û namûsê Kurdan e demek ew sînûr hat rakirin ew sînûr kî ye ew dijminê ew sînûrê me deynan ev sînûr hat kewata kerin vê bikîne pirsek bikakî wakakî wa wekû nûjîn ئەڵێ کە کۆبانێ توانی سنۆر لە نێوان بە تایبەتی هەموو پارچەکانی کوردستان ڕابکە هەموو کورد هاوسۆزی هەموو کوردان بۆ کۆبانە ئەمە ئیزباتی ئەوەیەکە کە فعلەن کورد ئێدی خاوەنداریتی لە خۆی لە قەزێ خۆی لە ئێش و ئازارەکانی خۆی لە هەر شوێنێکەکە ئیتریش کەسێ ناتوانێت ئەمە بوەستێنێ سەرنجی بەڕێستان بەدڵنیایی ئێستای کۆبانێ ئەو بەستەڵەکە سیاسیەی نێوان سنوورە دەستکردەکانی تێکشکاند پێشتریش وەک چۆن لە مەخمور لە شەنگار لە جەلەولا لە کەرکووک خوێنی ڕۆڵەی کورد خوێنی ڕۆڵەی هەر چوار پارچەی کوردستان لە سەنگەردا تێکەڵی یەکتر دەبوو ئێستاش کۆبانێ گەواهی ئەوەیە ئیتر سنوور هیچ مانایەک نادا ئەو سنوورە دەستکردانەی کە ئیتیفاقا شومەکانی وەکو سایکس بیکۆ بەسەر میلەتی ئێمەیدا فەرز کرد ئیتر ئێمە بە ئاسانی دەتوانین لەمە دوا بڵێین سنوور لە نێوان ئێمەوە نامێنێت ئەوە تانێ پێشمەرگەی کورد دوێنێ لە باشووری کوردستان بەهانای برایانیان لە کۆبانێەوە دەچێن وەکو باسم کرد پێشتریش بە هەمان شێوە یەپەگە و یەپەژە و پەکەکە هاتوون بەهانای پێشمەرگەکانی کورد لە شارەکانی تر لە بۆی لە چنجی ڕەشی هێزێکی دەسەڵاتی داعش دەربازیان بکەن ئەمە سەرەتایەکە کە ئێمەی سیاسیەکان ئەگەر دەرس و پەندی باشی لێوەرگرین بڕوا دەکەم سەرەتایەک دەبێ بۆی ئەو هەموو ئاستەنگانەی لە بەردەم بەستنی کۆنگرەی نەتەوەی ئەو بە ئاستەنگانی لە بەردەم یەکێتی نەتەوەی خطابی نەتەوەی خطابی
کوردستانیانەی نێوان هێز و لایەنە سیاسەکانی چوار پارچەی کوردستان تا پێش ڕووداوی کۆبانێش هەبوو کۆبان بەڵێ کاکیوە کاکیوە بەڵێ دیارە لە دەنگدایە بەڵێ نوژین خان gelek caran behsê kongerê netewî ketiya Kurdan tê tekirin gelo bi narînata anha li ser erdeyê ketiya Kurdan çê nebûye ku hêzên çekdarên Kurdan bi hev mil bi milî hev şerê dijminan dikin di hemû demda aliyên siyasiyên Kurdan hemû li hev dicivin ev bixwe nav eknîne ji dirûzbûnayê ketiya Kurdan Yani ew anha eger em dibêjin gelê Kurd gerek hêzê xwe quwetê xwe bidin nîşandan yani pêwîst e tanzîmekî wê jî çê be yani hema tamam em hemû bevdûran e ez û tu êdîtir filan partiyan bevdûra me ittifaq kiriye ama ev ittifaq gerek birêxistin bibe çünkü ez nînim îro em dibînin Bakurê Kurdistan Kurd li beremberî rejimekî şer dike îro em dibînin Rojava kantonê xwe ava kirine îradê xwe xweseriyê xwedayî dayî pêş hêzekî wê heye hêzekî wê cîhanî heye îro rojê îro de herkes piştgirî wê dike îro em dibînin li başûr da her wiha li Rojhilatê Kurdistanê pêwîst e yani karê me ji vir û şûn de yê zor e wextê em hemû partî em bêjin ev ji filan partî me ittifaq kiriye ittifaqê me çawa dibînî tenê ez û tu ne ama hezaran însan hene bi sedan partî hene bi sedan îro perçe hene li holê vêja kongrê netewî çima pêwîst e ew wext karê min diyar dibe xebatê min diyar dibe artêşa min diyar dibe hêz û quwetê min diyar dibe îro wext li cîhanê ji bo Kobanî hemû radibin ser piya demek ew hêz dide nîşandan ev hêza pêwîst dike hêzekî tanzîm kirî be îro destek li çepka nadê ez û te tenê dest dikin ama wextê çar dest bin bi hevdûra dengekî pir cuda dertî holê kongrê netewî ji bo me pir giring e pir giringekî ji bo kî nasnamê Kurd wek Kurd were qabûl kirin wê wextê sînorê me temamîne radin em bêjin nasnameyên başûr ferqê naberê başûr û bakur nîne Hani o derfet anha hiye Kurd bi hevra xwe pêşandana dikin bi hevra şer dikin xortên Kurdan bu nimûne li Kobanê xortên Bakur li wir şehîd dikevin xortên Rojava li wir şehîd dikevin yên başûr yên Rojhilat bi her awayekî heta li vir jî li Mexmor li Şingalî gelek deverên din jî gelo divî çarçovî de heke ev ku tu bêjî bêhna pirêxistin kirin kongerê netewî nexşa rêya siyasetkirina Kurdan ev ê destîşan bike Kurd li Rojhilatê navîn فعلا دەستکەفتیان دەبیتە دیفاکتۆیەک و فعلا هەر کەسێک قبول بکە و ئەگەر ئەvە ژنە بە چا دەبێ Yani zaten anaha modeli Rojavayê Kurdistan hat avakirin sistemê xweseriya demokratîk bikar bi hemû gelan nav xwe de kom bikî di astê wî siyasî de ya di astê wî civakî de îro heger erebik li Rojavayê Kurdistanê mirat xweserî de ye Siryanek mirat xweserî de ye jin di xweseriyê de ye pêşengtî wê dike ev modelek e modelekî em bikarin hemû modela bikirin nav hevdû da vê modelê pêşengê rojhilata navîn bê ê baş e Rojavayê Kurdistanê em model ji bo xwe ava kir helbete Bakurê Kurdistanê jî ê bê modelek helbete Başûrê Kurdistanê sistemekî wê heye vêja em gerek çi bikin dengê eger em dixwazin pêşeng binin ji bo rojhilata navîn yekîtiyê Kurdan zêdetir dêle ew pêşengî derkeve holê anam dibîn dewletê Erebî ew qos dewletê Erebî hene ew qos êriş ser Libya hat kirin Misir hat kirin Tunis hat kirin Filastin hat kirin mesela مشكلة فلسطين أذاب صلاية حتى أنا شهرسر نبيه أما إيران دبينين أو إيش كرني أنا سر وجافاي كردستان بتبي سر كوبا الدنيا هجا عجب شيء يكتيه ما أذاب بلدي بكار وخباط من بلدي أو وقت أسفر ميدي من تجي فرميدي بي أو وقت أذكارم رحت بيز إزنيش تبخوز ما يدير بخوزن أدبيم كونغري كمان النتوي هي تمثيلي من هنا بكار به زي بقواتي بدنيشان نقش بروجي روجلات هنافين إراستي إدويها على ده بله كاكي وكو نجين خان عليه تاشان أم دسكوتنا بين لسر أرزا بلان بيسمان بخبري خصين كردين خبري خصين كردنا وكلنا كرديا كان كواش لشارشوي كونغري كي نتوي لشارشوي استراتيجي كي هاو بشي نتوي كأو تمثيل مولانا سياسي كام كا هلا إنك سياسي هيلي سور بودابن ركلمة يا لبرسنة نتوي كان ده بتائرة هول بده هر تجاوز بكره عقوبة خويها به أما تاشان فعلا لسادا بيوست بكره من پێم وایە ئێستا لە هەموو کاتێک خەڵکی کوردستان و ئەزمونە سیاسەکەی لە هەر چوار پارچەی کوردستان پێویستی بە بەستنی کۆنگرەی نەتەوەیە کۆنگرەی نەتەوەیی ئێستا دەتوانێت بێتە ئەو چەترە کە
هەموو هێز و لایەنە سیاسیەکان لە دەورەیدا کۆکاتەوە ئەزمموی شەڕی داعش ئەزمموی پەلاماری ڕۆژاوا و باشووری کوردستان ئەزمموی پەلاماردانی شارەکانی هەرێمی کوردستان دەریخست کورد پێویستی بەیەک خیتابی نەتەوەیە بەیەک بەرنامەی نەتەوەیە بەیەک چەتری نەتەوەیە کە هەمومان لە دەورەی کۆکاتەوە من جارش کە تەکید دەکەمەوە هیچ کاتێک کورد و ئەزمونە سیاسیەکەی ئەزمونە حکومڕانیەکەی لە هەرێمی کوردستان بەقەت ئێستای هەرێمی کوردستان پێویستی بە بەستنی کۆنگرەی نەتەوەی نییە ڕێککەوتن نامەی دهۆک لە نێوان هەردوو ئەنجومەنی ڕۆژاوای کوردستان ئەزمونێکی جوانی ئەوەیە کە ئێمە ئەگەر ئیرادەی نەتەوەیمان هەبێ دەتوانین یەک بین دەتوانین یەکگرتوو بین دەتوانین لە چوارچێوەی یەک بەرنامەی سیاسی کۆبینەوە بۆیە پێم وایە دەبێ هەموو لایەکمان ئێستا بەتابەتی هێز و لایەنە سیاسیە بڕیار بەدەستەکان گەورەکانی کوردستان گەورە بن لە ئاست ئەو مەسوولیەتەی ئەو قۆناغەدا نەتەوەیانە بیرکەنەوە بەرژەوەندی حزبیەکانی خۆیان وەلا بنێن لە پێناو بەرژەوەندی نەتەوەی لە پێناو دروستبوونی ئەو استراتیزیە نەتەوەیەکە ناومان ناوە کۆنگرەی نەتەوەی گاوی کردداری بنێ بەڵێ هیوا سەلیم ئەندامی سەرکرداتی حزبی زەحمەت کێشانی کوردستان ستۆدیۆکەمە لاولێر هەروەها نوژین یۆسف نونەرە یەکێتیە ستار یا ڕۆژاوای کوردستانی لە سودیمە لە سلێمانی دیگەلمە بوون گەلێک سوپاس بۆ تەویلی بوونەوە بەلێ تەماشاوانی نیجا حتا بەفگەشتنەکردن و ڕۆمالکردنا پرسێکردنا گەرمە ڕۆژەوان هەر شاد بەختوو